قالانەی کە لە بابەتی ئادابی قوتابی چەند خاڵێکمان لە خزمەتی جەنابتانە باس کرد. ئەچینە خاڵی دەیەم، عەفووە، چینە خاڵی هەفتەهەم لەو خاڵانەی کە باسی دەکەین ئینشاءڵڵا لە خزمەتی جەنابتانە. ئەوش ئەوەیە ئەبێ بە جوانترین و چاکترین و باشترین ڕێز ئەبێ ڕێزی مامۆستاکەی بگرێ. و لەگەڵ ئەوەشدا ئیمامی عەلی ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێناسەیەکی زۆر جوانمان بۆ دەکات. ئەفەرمێ مافی زانا لەسەر خەڵکی سەلام لێکردنە بەگشتی، واتە زانا و دانایەک کە هات لە هەرچی شوێنێکا بوو مافی ئەوەیە بە خەڵکی بەسەر خەڵکەوە ئەو سەلام کا لە هەموویان. یەکێکش ئەگەر هات بە تایبەتی سەلامی تایبەت ئەبێ بکا لاو، مامۆستا بێ، زانا بێ، دانا بێ، فەرق ناکە. لە بەردەمیان بە ئەدەب دانیشێ، چی مامۆستا بێ و زانا بێ. ئەمجا ئەفەرمێ ئاماژەش بەوە بکا کە لای ئەو دانیشتووە ئەبێ قەزدی معامەلەی کاتی قسەکە دەسوکایی بزانێ کە چۆن حەرەکاتەکە. لای زانا و دانا باسی فڵان و فیسان نەکا، ئەدەب وایە، واتە غیبەتی کەس نەکا. بەدوای هەواڵ و هەواڵگیری کەس بێنێ و ببا نەبێ. ئەگەر باس کەسێک کرا عوزرێک بێنێتەوە بۆی لەبەر خوا، لەبەر ڕەزامەندی خوا. ئەگەر پێویستیشی بوو پێی ئەتوانێ بە خەڵک، یعنی خەڵک لەگەڵیا دەتوانێ بمێنێتەوە، وەلا کۆڕ و مەجلیسیشیدا بمێنێتەوە. واگە پرسیارێکشی بوو، پرسیارێکی بە جوانی و چاکی و باشی ئەنجام بدا تایدا. واتە ئەمە کۆمەڵێکی داناوە ئیمامی عەلی ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ باسی ئەدەبەکە، ڕاستی ئەدەبی قوتابی بۆ مامۆستا، ئەدەبی خەڵک بۆ زانا و دانا، ئەم دوانەی گدەتەوە بە یەک. ڕێوایەت کراوە لە زەیدی کوڕی ثابتەوە، ئەفەرمێ نوێژێک کرد لەسەر جەنازەیەک دوای ئەوەی کە نێزر بووەوە بڵێین ئەبن عەباس ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە مامی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم، کە ئەفەرمێ کاتێک زەید لێی گەڕیا کە ئامۆژگاری دەکرد، ئبن عەباسش فەرمووی هاکەذا ئومرنا ئەن نەفعەل بالعولەماء والکوبەڕاء. واتە کاتێک زەید جەنازەیەک هات بینی تەماشای کرد، گەنجێک لاوێک کە نەسیحەتەکە بینی خەڵک نایناسی، بەڵام ئبن عەباس بوو ئەو دەیناسی، ئەڵێ نەسیحەتی دەکرد و نەسیحەتەکانش کاتێ ئەو هات کە زەید هات دەستی ئبن عەباسی ماچ کرد. ئەستەلای ئەمان دێشترە کراوەتە دین، بەس دین نییە، نابێت دەست کەس ماچکەی، نابێت لە بەردەم کەس هەڵسی. چەنەها شتێ ئبن عەباس هات زەید دەستی ماچ کرد، کاتێ جەنازەیەک بوو ئەو هات، ئەوان شتیان ئەمە کێیە تۆ ڕێزی لێگری؟ فەرمووی ئەمە ئبن عەباس. تایبەتە، چونکە هەندێک شتێ بۆ تەعزیم نییە، هەموو شتێ بۆ تەعزیم نییە، هەندێک شتێ بۆ ئەدەبە، بۆ ڕێزە، بۆ تەقدیرە، ئەمانە دروستە، بەڵام بۆ تەعظیم دروست نییە. بۆ گەورەی کابرا فیزی زلە، پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم کاتێ ئەڵێ هەڵمەسن بۆ مەلیک و پاشا و کەسێ لە خۆی دەرچێ هەڵمەسن، بەس کەسێ ڕیسپیە، دایکتە، باوکتە، مامۆستاکەتە، مامۆستایەکی ئاینیە، ئەمە بۆ تەقدیری هەڵەسیتەوە، بۆ ڕێز و احترامە، ئەمانە احترام و ڕێزی تایە. بۆیە فەرمێ هەستا و دەستی ماچ کرد
و دانشگاه پرسیان لە ئێمە کێ فەرمووی ئەمە ابن عەباس کە لەسەر جەنازەکە کەواتە ڕێزگردنی مامۆستا ڕێزگردنی زانا و دانا زۆر زۆر گرنگە ئەگەر کەسێ بێئەدەبی بکا بەرامبەر مامۆستایەکی ئاینی بێئەدەبی بەرامبەر پێغەمبەر کردو ئەو شەرم ناکە لەو مامۆستایە لە شوێنی پێغەمبەر ڕاوەستێ میراتگری پێغەمبەرە تۆ شەرم لە کەسێ نەکەی کە میراتگری پێغەمبەر بێ ئەبێ شەرم لە کێ بکەیت تۆ ئەگەر شەرم لە کەسێ نەکەی کە بۆ نمونە مامۆستات بێ و شتێ فێری کردووی وەفات نەبێ بەرامبەری ئەبێ چۆن وەفات بێ بەرامبەر کەسێکی تر ئەبێ وریا بین چونکە هەندێک کەسەیە لەبەر ئەوەی ڕێزی لێ ئەگرین لەبەر ئەوەی خۆی نییە خودی شەخسەکە خۆی لەبەرەوە ئیشەکەیەتی کارەکەیەتی ئێستا تۆ جەنابەت ڕێزێکە گری لەگە من نابێ من زۆر لە خۆم بایی بم و دەربچم ئەو ڕێزەی کە تۆی گری لە من لەبەر ئەو قورئانەیە لەبەر ئەو شوێنەیە لەبەر ئەو مەکانەیە کە من هام لەو شوێنە ئەنا غەیری ئەوەی لێ دەرکا ئیتر ڕێزی نییە ئەگە من لەوێیانە بووم تۆ نە ڕێز و تەقدیر لە من ناگری هەر مامۆستایەکی ئاینی ترش ئەبێ هەم مامۆستاکە بزانێ ئەو ڕێز و تەقدیرە ئەوەی خوایە خوا دایەتی و ئەبێ بزانێ تەعاملی لەگەڵا ئەوەیشی بەرامبەر ئەبێ بزانێ چونکە ڕێزکردنی ئەمانە وامان لێ دەکا ئێستا بۆ نەماوە ئێستا سێر دنیا بکە هیچ نەماوە نە گەورە ماوە نە بیچک ماوە نە ڕیسپی ماوە نە مامۆستا ماوە هیچ نەماوە چونکە نەماوە کاوە بووە عادیە کابرای هات وەک عادی سێرەکەین وەک عادی تێ وەک عادیە ڕا پیاوێکی بەتەمەنی سە بێت وەک عادیە ڕیشی سپی بێ وەک عادیە لامان مامۆستایەکی گەورە بێ عادیە لامان طەبیعیە هات دانشین و تێ و هەر ئەوە ناشنا بووین ترە مودەمەتەقەیەکەین بۆ نەماوە ئەو شتە جوانانەی پیاوچاکان نەماوە تیامانەیان ترکمان کرد ئیتر بە هەرچی لەونێک بێ بە هەرچی ڕێگایەک بێ لاماندا خۆشە پیاوی گەورە ئەبێ منداڵ شەرمی لێ بکە ئەبێ گەنج ڕێزی بگرێ کابرای ڕیشی سپیە ئەبێ بەدەمیەوە بیت کابرایە بەتەمەنە ئەبێ دڵت گەورە بێ ئێستا ئێمە قبوڵ ناکەین هەلە سیری نوێژەکانە پیاوێکی بەتەمەن کەمێک دەنگ بەردۆ بکات گەنجەکەیژی ئەی چییە بۆ ئایە بەچێتە گشێت هانا مزگەوتە قەیچێکەوە باوکتە با چوار قسە بکات قەیچێکە با قسەکەش بکە و قسەکەش هەڵەش بێ قەیچێک چی تایە بۆ ئێمە وابی حەق نییە وابی حەق نییە وابی مامۆستایەژێ وایە کوڕێژێ بابە بۆ خۆی چی ئەزانێ وانێ بۆ خۆی لە خۆی وایە سێر کە گەیەتە چی چەند ناخۆشە ئەم ڕەفتارانە چەنە ناخۆشە بەڕاستە ئەوەمان لێ کا دڵمان بەرامبەر یەک سارد بێت دڵمان بەرامبەر یەک تەواو ساردۆ بێ واکە کە سبەینێ تۆ ڕێز لەو نەگری ئەو ڕێز لەو نەگری یەواش یەواش نابێ وابین ئەبێ ئەمە پیاوچاکان چۆن بوونە ئاوا بین بگەڕێینەوە سەر ئەسڵی خودی پیاوچاکان چۆن بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیبن عەباس منداڵ بووە بردێ بۆ مەجالیسە گەورەکان منداڵ بووە لەناو مەجلیسەکانە داینەوە بە پاڵی خۆیەوە بەعجار هەستا خێزان کچەکەی هاتووە هەستاوە سەری ماچکووە کچی خۆی بۆ داینەوە کچی برادەری خێزانی هاتووە عاباکەی بۆ ڕاخستووە ئابای بۆ ڕاخستووە هەستا پیرەژنێ یەقەی پێغەمبەری گرد و گوێچکی شۆ بڵێن گوێی مبارەکی سەری مبارەکی نزم کردێتەوە بزانم ئافرەتە چی ئەڵێ ئەمە پێغەمبەری خوا سیفەتی ئەمانە بوو هەزاران تر شتێ بیستە هێژە کاکە هەڵمەسە گوێ مەگرە ئەوە مەکە ئەمە مەکە ئەمانە بووەتە دیاردەیەک بەڕاستی دیاردەکانش ناشرینە چونکە معقول نییە تۆ کابرای ڕیچی سپیە کۆمەڵ ڕیچ سپی تێتە ماڵەکە تۆ نەسی لە بەردەم تۆ بڵێ ئەمە پێغەمبەر وتێتی ئەوە وتێتی بەس بۆ ئەوەی ئێمە تێبگەینە بێت وەختی خۆی مەلیک بووە پاشا بووە هاتوونە پێنج شەشێ لەدەوە عەباکەیان هەڵگرتووە سێ و چوارێ بەدەوریا بووە کلیلیان هەڵگردووە
نابێ کەس بکەوێتە پێشی ئەبێ ئەم لە پێشەوە بێ هەموو شتێ بێ ئەمە وەک فیز و تەکەبر بووە پێغەمبەری خوا وتێتی ئەگەر ئەمانە هاتن هەڵمەسن لەبەردەمیان خۆ نەیوتوە تۆ کابرایەک هات لەولاوە لە هەر کوێ لە هەر شوێنەیە بوو هەڵمەسن کەی وا بوو نەبوو یانە چیتە ماڵێک مامۆستای گێڕایوەتی چوومە ماڵێک پیاوی کوڕێکی گەنج بوو زۆر متەدەین بوو وتی چوین سێرەکەمە خۆی مەشغوڵە و تێوە ڕاوێ ماتینە بەلای ئەم دانیشتین دوو دەبێتەکەی چی ئاو دێنێ شەربەت دێنێ فڵەوی کاکە بێ دانیشە خۆ من ناتمە بۆ خواردن بەلای تۆ کەست نییە لە ماڵ بەرەوەڵە خێزانم ئەی بۆ خێزانت نایکرد تەسەوور کە مامۆسای ئاینی وەڵام مامۆسا دروست نییە وتی چی دروست نییە وتی کتاب تێ لە ماڵ زەحمەت نەوێ کتاب تەیە ڕیاض صالحین تەیە نەوەڵا بوخاری تەیە نەوەڵا مسلم تەیە نەوەڵا ئەربعینەوەی تەیە الله ئەعلەم وتی ڕیاض صالحین نمەیە ئەربعین و شتێکی دەبڕەوی تێە کردیەوە وتی ئەو بابەتە بخوێنەوە زەحمەت ئەو بابەتە چێت معنی خێزانت بێت بڵێ بەخێر بێن ئەمە دروست نییە ئەی پێغەمبەری خوا و سەحابیەکە لەگەڵ خێزانی ڕاوەستا هەردیانی بانگ نەکرد تی بێ نەزانەمان ئەمانە کێ ئەمانە کێ تەماشای کەنم دوانە ئەی پێغەمبەری خوا ئەمانە دایکی مانداران گشتی ئەزانن تی گومان خراپ نەکەن دوای بێژن پێغەمبەری خوا لەگەڵ دوو ژنایەسەوە بۆیە ئێمە شتەکانە بێت تێبگەین کەسی هاتە ماڵت چاوی پیس بوو نەفسی پیس بوو زانیت ئەمە دروست نییە خێزانت بێت کە نەیناسی غەریب بوو نازانی ڕێوارە ئەمە نابێ ئافرەت بێت مەرحەبای کابرایەک دێ لە باوکی تۆشەکان نەک لە باوکی ژنەکەت لە باوکی تۆشەکان دێتە ماڵەکەت بێت بێژە بەخێربێی یعنی ئەمە دروست نەبێ نازان تێناگەم هەندێک شتێ یعنی تێناگەم ئەی چۆن بزانم من ئەمە سبەینی خزم چۆن تو چۆن بزانی خێزانی من ژنی منە چۆن نزانی بەهەنی لەو جەعدە خۆپەکی بکەوێ نایناسی هەنایناسی بۆیە هەندێک شت ئەبێ ئێمە فەرقکەین ئەو حەدیسانە هاتووە بۆ چی هاتووە عام نییە هەندی حەدیسێ خاص شتەکان ئەبێ ئێمە لێرەدا جوان پوختی بکەینەوە جوانی بکەینەوە بۆ ئەوەی بیدەین ئەوەی کە پێغەمبەری خوا مەبەستێتی دەبێت ئێستا هەندێک بۆ نمونە ئەبێ ئێمە لە ئەدەبە بچۆڕین وەک پیاوچاکان کە فەرموویانە خاڵێکی تر لەو خاڵانە چۆڵکردنی دڵ لە هەموو شتەکانی تر ئیلا خوێندن نەبێت ئێستا دڵی قوتابی ئەمڕۆ بەس خوێندنی کەم تایە شتی زۆری تایە شتی تری زۆر تایە مەشغوڵە بە ئەنتەرنێتە مەشغوڵە بە فەیسبووک و مەشغوڵە دوو لە ڕووجەناتان بە عاشق و عاشق بازیەوە مەشغوڵە بشتی تر زۆر بەڵام علمەکە دوای گشتێتی بۆیە ئەبینی زۆر جار علم کەمە بێت چونکە پیاوچاکان فەرمووە الوەقت کەسەیفی وەقت یعنی کاتژمێر وەک سەیف وەک شمشێر وایە ئەگە تۆ نەیبڕی ئەوە دەبڕێ ئەگە کات نەبڕی ئەبڕێ ئەڕوا بە سەر ڕەحمەت پێ ناکەم کات ئێستا من و تۆ ئاین بە ڕۆژووین ئەگە بە ڕۆژوش نەبین کاتە ڕەڕوا بە ڕۆژوش بینە ڕەڕوا نوێژ بکەین هەر ئەڕوا نوێژ نەکەین ڕەڕوا چاکە بکەین هەر ڕەڕوا خراپە بکەین ڕەڕوا کاتەخی نییە لە هیچ ڕەحم بە کەس ناکە ئەڕوا و تۆمارەکرێ کەواتە بێ وریابین ئەو کاتانە ئەبێ زۆر بە جوانی بە چاکی بە باشی بیڕازێنەوە چونکە تەکیدی لێبێ کەسێ ڕوو لە خوا بێ زیاتر علمەکە خوا پێدا کەسێ ڕوو لە خوا نەبێ نایدات علمەکەشی بداتی ئیسفادەی لێ ناکە دەوروبەرەکەی سوودی لێ وەرناگرێ بۆیە بێ ئینسان بزانێ ئەو ئیشانەی کە دەیکا و لەگەڵ زانست و علمدا ئەبێ ئەوە بێ کە ئیسفادەی لێ بکە بۆیە زانایان ئەوەدایانە حەکیمان دەفەرمن کە ئینسان خۆی بگرێتەوە خۆی فێرکە بە زانست خوای گەورە گەورەی ئەکا واتاوتیانە زانست زۆر گەورەترە لە نوێژ و لە تەسبیح و لە زیکر تۆ ئاەتێ تەفسیرەکەی گەورەترە لەوەی کە زیکر بکەی فێر بیت ئاەتی
جوان خوێندنەوەی ئاەتێ گەورەترە لەوەی نوێژی سونەت بکەیت علمی شەرعی فێربیت گەورەترە لە سونەتەکان لە فەرزەکان نەبێت چونکە علم بۆ واجبە تۆ بێ بزانی ئێستا ئێمە زۆری نەمان زۆر شتەیە نازانی ئیسا هەموو ساڵە دێتەوە ئەڵێ مامۆستا سەرفترەکە چەندە نازانی هەموو ساڵ زەکاتەکە چەند نازانی دانەنشتەوە بۆ خۆی بێژە ئەم زەکاتە بزان چییە چۆن قیاس کراوە لە زەمان پێغەمبەر چی بووە با من کەمێ معلوماتم بێ لەسەری خوێنەواری مێ ناڕا بەدوای ژن گەنجە ژن دێنێ نازانێ ئوموری خۆی نازانێ تاجرە لە بازاڕە ئیشەکە کاسبیەکە نازانێ سەری لە دەرناکە هەندێک کارێ سەری ئەمە گشتی چییە؟ ئەمە گشتی نوقسانە ئەمە گشتی نوقسانی خۆمانە زۆر جار تێئەکەوین معاملە و مامەڵە زۆر شتێ بابی شەرعی فقی ئەچێ بۆ حەج ئەچێ بۆ عومرە نازانێ قەینا یەکەم جار نازانێ خۆ دووەمە بێ مەفروزە فێربیت سێم خۆ مەفروزە فێربیت تر نەیگەرە کەس بتبا ئەلێرا ئەمەیە و ئەلێوێ واجباتەکە لێوێ ئەلێوێ بجاوتەوە بەس نازانێ چونکە گوێی پێ نادەن ئێمە شتەکانی خیامەت ئەومانەیە فرە گوێی پێ نادەین ڕەمزیە ئێستا ئێمە نوێژە ڕۆژووە زەکاتە حەجە دینمان کۆ کردێتەوە لەما قەفیسمان کردووە بەس دین ئەمە نییە ئەمە بەس شەعایرە معاملە مامەڵە لە دنیادا ئەوە دینە دینی ڕاستەقینە لەوێ ئەیسا تۆ سێ قورئانیش کە قورئان زۆری باسی مامەڵاکە زۆرینێ خەڵکمان سێرەکەی معاملەکەی حەڵاڵ نیە حرامە پێشی نازانێ لەوەی پێشی بزانی هەوڵ نادا فێربی ئیمامی عومەرە کەسێ بچۆیە بە بازاڕ بانیان کرد ئەوی تو لە بازار تێی کاسبێکەی حەڵاڵ و حرامە زانی هیچ ئەزانی ئەگەر بیتایەن نا ئەوی زەحمەت نییە بڕۆ فێر بەمجا بێ کاسبی با نەکەوتە ناو حرامە وریای خۆت چونکە نوێژ یەک جا فێرە بی ئەیکەی یان سێری خەڵکی بەڵام لە بازاڕە فێڵ و فێڵکاری زۆرە ئەبێ زۆر یابیت بۆ ئیمامی عومەر ئەو کەسانەی وا لێ کرد کەواتە ئەبێ ئێمە دینەکە قەفیس نەکەین یعنی بچووکی نەکەینەوە دین بێرینە چوارچێوەی مزگەوت لە ناو مزگەوت تا دین بێ غەیری مزگەوتر دین نەبێ ئاوای لێ بکەین ئێمەش وەک چی لێکەین ئەگەر وا بێ وەک کەنیسەکانی لێتێ بڕۆ بۆ کەنیسەکە بۆ خۆت نوێژکە دوای کەنیسەکەش بێرەوە پاک و بی بۆ خۆت خراپە و خراپەکاری بکە ئاوای لێتێ وەک ئەو دینانەکانی تر دین هاتووە شاملە کاملە بۆ هەموو شوێن و سات و کاتێک خاڵێکی تر لەو خاڵانە ئەبێ بسم الله بکەی دوعا بکەی بۆی خوای گەورە موفقت کە لە کاتی امتحانات بالذات ئەو دوعایانە بکەی کە کراوە لە سونەتە هاتوو ئەمجا ئەبێ بە جوانی بە چاکی تێبگەی لە پرسیار ئەمجا وەڵام ئەبێ بە جوانی بە چاکی تێبگەی ئەمجا چونکە وتیانە فەهم و سواری نصف الجواب کە تۆ تێگەیشتی لە پرسیارەکە ئەمجا جوابەکەی دەستەکەوێ نیمەی ربي اشرح لي صدري ويسر لي أمري هەتا کۆتایی و چەند دوعایەکی تر شەیە ئینسان بتوانێ لەبەری بکە لە کاتی ئیمتیحانەکان بالذات وغەیری ئەوە ئێستا سێرەکەی ئیتفۆنیا لە گوێچکەیە تا بێتە ناو قای ئیمتیحان گۆرانی لێدا دەستی ڕاستی و دەستی چەپی بڕی قۆپێیە یان ئیشاراتەکە بۆی سبەینێ لە شوێنێکەوە قۆپی پێ بدەن یانێ زەلامی وایە لە ماڵە دانیشتووە پێنج شەش شەهادەیە شەهادەی ڕاتبش لەسەر ئەو شەهادە بەخوا ئەو شەهادە وەک گۆشت بەرازە ئەیخوا هیچ فەرقی نیە ئەو پارەی کە وەردەگرێت لەسەر ئەو شەهادە تەزویرە گۆشتی بەراز بخوا لەوە باشتر هیچ فەرقی خۆ خەڵەتانە نە شەهادەیە بە تەزویر تێری دایەنێ یعنی چی؟ یعنی چی؟ ناوێنەی چی؟ ئەمە بۆی ئێمە بزانین ئێمە چونکە ئێستا من هەرچی بکەم تۆ چی بکەی ئەو چی بکە کەس خواگیان ئەمان بینێ بەڵام لە قیامەت ئەمانە گشتی تۆ نییە بە شەهادەی تەزویر بۆ خۆ ڕاتبێ باش لێ دەی 2 ملیۆن 3 ملیۆن گرفان و ئاڵڵاو ئەکبار خوا احتیاجی ئەمە ڵاوبەرەی تۆ نییە کاکە پێویستی نییە ئەمە تۆ بۆ خۆتێکێ تۆ لات پاکەرەوە ئەمجا بای لا پاک بێتەوە هەبێت تۆ خۆت لەگەڵ خوا ڕاستکەیتەوە ئێمە گشتمان خۆمان چاکە ناسن ئینسان من خۆم چاکە ناسم بەڵام من تۆ ناناسم تۆ خۆت چاک خۆتە ناس هەمومان خۆمان چاک ئەبێت لە کوێوان نەقسانی هەڵێن پڕێکین بەینی خۆمان و خۆمان ڕاستکەینەوە
ئەمە گرنگە بینی خۆت و خوا سافکەی ساف ئەم دوانە ساف کرد ئیتر خوای گەورە ئیشەکانت بۆ ئەباتە ڕێوە بە جوانی ئەڕوا خۆتش قەت تەسەوری ناکەی پیاوچاکان و ئەولیا بوونە بینی خۆیان خوا چاک کردووە ئەو دوای تەواو دایان دەستخوا ڕۆیشتووە بۆیە بێ وریا بینی ئەمە ئەو شتانەی ئەمڕۆ کابرا ئەمڕۆ تەلەبەیە بەیانی تەعینە بێ بەوە شەهادەوە بەیانی بەوە نانی پێوەخوا ئەبێ وریا بیت کە ئەچی قۆناغ بە قۆناغ دەبڕی یان بۆتە واستە تخوا تەلەفۆنی بە فڵان مامۆستا بکە بەشکەم خێرتان ناگەها وریا بن تەلەفۆن نەکەم بۆ کەس بەشداری لەو گوناحەی کە تۆ دێکی ئەشتە لای مەسوولێک لە ڕێگەی مەسوولیە تەلەفۆنێکی بۆ مامۆستایەک ناچاریەکەی ناجعی بکە بە قورعان تۆ گوناحباری تۆ گوناحباری تۆ شەریکی ئەو حرامەی کە ئەوەی خواست بینی ئەبێ وریا بین ستەمە وەڵا عیلاقەی وەقەی چەکابا پێی بێژم ئەمە ڕاستە ئەمە دنیایە بەڵام وریا بە ئەم ئیشەی تۆ کوڕم تۆ ناجح نەبوویت بۆ خوێندایە با ناجح وایی ئێستەین ئەوەی نەماوە ئێژە بۆ بخوێنم مەجبورە ناجحم کاماوە حەدی چیە ناجح بەیانی چمە لای فڵان مەسوولە چمە لای فڵان کەس تەلەفۆنێکی بۆ کە ناجح ئێ ناخوێنێتەوە کە بەیانیش ئەوێتە مامۆستا ئەوێتە شتێک دوو لە ڕووجەنابتان بێدەبی نەبێت لە خزمەتیان دێ مامۆستا سێرەکەی هیچ نازانێ مناڵەکەی من و تۆش گیری کردە بەدەستی هیچ نازانێ هیچ فێر نابێ ئاوای ئێستا مامۆستای وایە کاکە ئێژێ بڕۆ کاکە با مناڵەکە فێر بێ لە ماڵ چی فێر بێ پۆلی یەک و دوو سێ بێ چی فێر بێ چی بزانێ جا ئەگەر لە ماڵ فێر بێ ئەیتر بۆی نێرێ بۆ مدرسە ئێ هەر دایکی بۆ خۆی دەرزێدا و باوکی دەرزێدا لە ماڵە قوتابخانەیەکەکەنەوە بۆ خۆی هەر ماڵێک و تۆ نابێ ئەبێ چۆن ئەو مامۆستایە تەقویە بکە لە بارەکەی خۆیان زۆر بەقووت بێ چونکە خوارە ئەمڕۆ نییە تۆ دەرزی ئەوەدا بەیانی باوکە دایکی هات ئەتوانێت سوادەی لێ بکە کە پرسیارێکی لێکای سوادەی کاکاو جواب بێدات و خاڵێکی تر لەو خاڵانە بەپەلا چونکە کاتەکەمان زۆری برد کە ئەبێ کتێب و دەفتەرەکانی پاک و خاوێن لەگەڵ جلوبەرگەکەیە بە جوانی بچێتە قوتابخانە ئەوەش مڕاعاتی تیا بکەین ئەبێ زۆر بایەغ بدەین هەندێک باوک و دایک بایەغ نادا بە جلوبەرگی منداڵ نابێ ئەبێ بە جوانی و بە چاکی بیخاتە ڕێ خاڵێکی ترش ئەوە فێربوونی زانست ئەبێ بە ئارامی بە سەبر بە خۆگری تەحەمولت هەبێ چونکە هەتا زەحمەت نەبینی ئیسراحەتش نابینی ئەوە قاعیدەیە ئێمە فەقێکان هاتن بۆ لایەن کوڕم بەخوا بەم دوو ڕۆژە لای من فێریش ناوی باوکەکەم ئەبێ خەونکە بێ زۆری لاگبی هەتا ئەگەیت ئەو مەکانە ئەبێ زۆر لاگ بیت چونکە خۆمە گاڵتە نییە تۆ گەرەکتە بە 4 ڕۆژ بیتە مەلا نابیتە مەلا بۆ خۆتە بیتە مەلا بۆ خەڵک نابیتە مەلا ئەبێ هیلاگبی لە پێناوە بڕۆی بەم سلکا بڕۆی غەیبی ببینی بوخاری ئیمامی بوخاری ئەژی بوخاری تەواو ئیمامی بوخاری یاوەران نان نەبوو بیخوا ئەچوو لە حجرەکەی دەرەچوو سەر زبڵکاند و لە ڕۆژەناوتان هەرچی نانە ڕق بۆیە خوارد ئەبێ هەموو شتێک هەوڵ و تێکەوشانە چەنە هیلاگبی لەو ئیشە بۆ خۆت بەیانی سبەینەوە ئیسراحەت ئەتوانی ئیسفادەی تیا بکەی بۆ خۆت وەری بگری خاڵێکی تر لەو خاڵانە ئەبێ لوتفت هەبێ ئەبێ هۆکارێک بێ بۆ لوتفی دەرونیت هەبێ یعنی دەرونیت دایم و سەعات کراوە بێ و لەسەر خۆ بی و نەرمونیان بی خۆی گەورە ڕەحمە و لایەکمان بکە و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساڵ بکە مناڵەکانمان فێر زان و ستادن بکە خۆمان پڕ بکە یا ڕەبی خوای ڕەحمەم و لایەکمان بکە عاقبەت خێرمان بکەی لەشمان ساڵ بکە یا ڕەبی خوایە ئەوەی چاکە و باشەیە خوای بیگەڕێنەوە بۆ ناومان ئەگەر نەماوە ئەوەیشی هەیە خوایە خۆت محفوظی کەی چاکە و باشە لە ناوماندا یا ڕەبی خوای لە تەپاڕینەوە عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ وەرگری خوای موفقمان بکەی سەرکەوتومان بکەی هەتا چەند ڕۆژێکمان ماوە کە لە کۆتایی مانگی ڕەمەزان خوایە بەرەکەتی ئەم مانگە بکەیتە نەسیبە مولایەتمان ڕۆژەکانمان لێ قبول کەی شەو نوێژەکانمان قورئان خوێندنەکانمان زیکرەکانمان یا ڕەبی خوایە لەیلەة القەدر شەوەکانمان لێ قبول کەی یا ڕەبی ڕەحم بە پیاوە بەتەمەنەکانمان بکەی عاقبەت خێرمان بکەی لەشیان ساڵ بکەی ڕەحم بە گەنج و لاوانەکانمان بکەی قوتابێ شیرینەکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە نەخۆش و نەدار و لێ خەڵمایی هەموو لایەکمان بکەی ڕەحم بە مردەکانمان بکەی ڕەحم بە وڵاتمان بکەی لە هەموو خراپە و خراپەکاری نەجاتمان بدەی يا ربي ولاتنا برزاني بكي وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.